بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. ئەمڕۆ لە شاری کەرکووکم دەربارەی سەری ساڵی کۆچی پرسیار لە وڵاتیان دەکەم وانەکانی کۆچ چین. کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکە کۆچ دەکات لە بۆ مەدینە ئەو وانانە چی بوون کە فێری موسڵمانانی کرد و یەک لە وانەکان جێبەجێکردنی فەرمانی خوای گەورە بوو. ئایا لەم ڕۆژگارەی ئێمەدا لە ئێستادا چەندە گرینگە ئێمە فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەین و لە ژیانماندا ڕەنگ بداتەوە. خاڵێکی دیکە ئەوە بوو کەوە موسڵمانەکان هاوڵان بەسەرۆت و سامانی خۆیان ئامادە بوون گیانی خۆیان فیدای ئەم دینە بکەن. ئەی ئێستا ئێمە چەندێک ماڵ و سەرۆت و سامانی خۆمان دەبەخشین لە ڕێگای ئەم دینەوە، چەندێک گیان فیداین لە بۆ ئەم دینە. و خاڵێکی دیکەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە زوڵمی لێ دەکرا کە ستەمی لێ دەکرا چۆ بۆ مەدینە و دەوڵەتی دروست کرد. دوو هۆزی ناتەبای کردە تەبا کردە برا، خەڵک لەگەڵ یەکتری برا بوون، ماڵیان دابەش دەکرد وەکو یەکتریان خۆش دەویست بە مانای کەلیمە لە وشەی برایەتی تێگەیشت بوون. ئەمانە و کۆمەڵێک وانەی دیکە. من ئەمڕۆ لەگەڵ هاوڵاتیانی شاری کەرکووک گفتوگۆ دەکەم لەسەر وانەکانی کۆچ. ئێوەش لەگەڵمان نابن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باسی سەری ساڵی کۆچی دەکەم. چ پند و ئامۆژگاریەکی تێدا بوو، چوانەیەکی تێدا بوو؟ سەرەتا بە ناوی خوا دیارە سەری ساڵی کۆچی وانەیەک و دەرسێکی زۆر گەورە لە مێژووی مرۆڤایەتیە. چەند پند و عیبرەتێکی گەورەی تێدا. یەک لەوانە فێری قوربانیدانمانەکە. مرۆڤ تاکی موسڵمان لەم دنیایەدا ئەبێ لە سەرووی هەموو شتێکەوە لە سەرووی هەموو پیرۆزەکانیەوە دین و ئاینەکەی و عەقیدە و بیر و باوەڕەکەی بێ لە سەروی هەموو شتێکەوە داینە. لە پێناو ئەوەیە بتوانێت قوربانیدا، قوربانی بە جەستە، قوربانی بە سەرۆت و سامان، قوربانی بە وڵات، قوربانی بە هەموو شتێک پێویست بکات لەو پێناوەیە قوربانی پێ بدرێ ئەبێ پێ بدرێ ئەبێ درێغی نەکرێ. کەواتە دەبێ بە سەرۆت و بە سەرۆت و سامانی خۆمان بە ماڵ و منداڵمان بە خوێنمان هەموو ئامادە بین ببەخشین بەو میسلامە. ئەگەر بگەڕێنەوە بەسەر ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاوڵە بە ڕێزەکانی کاتی هیجرەتیان ئەنجامدا بەڕوونی دیارە کە قوربانیان بە چیدا کە قوربانیان بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت قوربانی بە خۆشەویستترین خاکێکدا کە مەکەیە لەلای قوربانی پێدا و دەرەچێت و ئەڕاب و مەدینە جێی دیێرە لە پێناو ئاینەکەیە. سەحابی وای تیا بۆ قوربانی بە باوک و بە دایک و بە خێزان و بە منداڵ و بە هەموو شتێکی داوە کە لەم دنیاە هەی بوو هەموو ئەو شتانی کە خۆشەویست و شیرینە لە لای مرۆڤ جێی بێرە لە پێناو بیر و باوەڕەکەیە لە پێناو ئاینەکەیە. ئەمە پێوترێ قوربانی، ئەمە پێوترێ گیان فیداکردن بۆ ئاین و بۆ عەقیدە و بە بیر و باوەڕ. ئیمامی ئەبوبەکر چەندە دڵسۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو سەفەرەدا لەو کۆچکردنەدا؟ دڵسۆزی وشەیەکە هەموو کەسێک ئەتوانێت دەری ببڕێ بە وشەیەکی، بەڵام لە کاتی کردەوەیە لە کاتی کردارە هەموو کەسێک ناتوانێت جێبەجێ بکە. دیارە ئەبوبەکری سیدیق ڕەزا خوای لێسەر بێت کاتێک لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیجرەت دەکات و ئەجێتەنە ئەو غارە و ئەو ئەشکەوتەوە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو خۆشەویستیەکان و هەموو خۆشیەکانی دنیا جێ دێڵەوەکەوێتە شوێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەوە پێوترێ خۆشەویستی، ئەوە پێوترێ فیداکاری، ئەوە پێوترێ قوربانیدان، ئەوە پێوترێ هاوڵی ڕاست و دروست لەبەرەوەی لە کاتی تنگانەیە، لە کاتی نەبوونیە، لە کاتی کێشە و گرفتە، لە کاتی ترسە لەگەڵ هاوڵەکە تابی و لەگەڵ پێغەمبەرەکە تابی صلی الله علیه و سلم جێی نهێڵی. دیارە کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکەوە بۆ مەدینە هەر خۆی لە خۆیدا دەکرێت دەوڵەتێکی لەسەر بنیاد بنێی بەڕاستی. وانێکی زۆری تێدایە بۆ موسڵمانان هەتا ڕۆژی قیامەت موسڵمانان خۆیان لەسەر دامەزراو بکەن و لەو کۆچەوە فێر بین چۆن فیداکاری بکەین، چۆن خۆمان، گیانمان، ماڵمان، مناڵمان کەسوکارمان بکەین بە قوربانی لە پێناو ئەم ئیسلامەدا. دیارە بینین لە کاتی کۆچدا کۆمەڵ لە هەواڵان کاتێک کە مشریکان پێشان پێگرون لەوەی کەوا نێرن کۆچ بکەن لە مەکەوە بۆ مەدینە، لەو کاتێ ئاڵێ ئەکرێ هەموو ماڵەکە و هەموو مڵکەکەمان پێت بدەین لە بەرامبەر ئەوەی تەنها ڕێگامان بدەی کۆچ بکەن. ئەوانی ژزانن کە هەواڵانی پێغەمبەری خواستم ڕازگۆن دەیڵێن ئارازین، هەموو سەرۆت و سامانەکانیان ئەدەن بە دەست بەتاڵی بە جلوبەرگی بەریانەوە کۆچەکەن بەرەو مەدینە و ئەمری خوا و پێغەمبەرەکەی بەجێ ئەهێنن. دیارە لە کۆچدا وانی گەلێ زۆری تێدایە.
بگورە دەبینین یەک لە خاڵەکان یەک لەوانەکان ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پلانی هەبوو بەرنامەی هەبوو کەواتە ئێمەش لە ژیاندا پێویستە بەرنامە و پلان دابنین بۆ ئەوەی کە دەمانەوێت بەدەستی بێنین یان بۆ ئامانجەی کە هەمانە زۆر ڕاستمی ویستم ئاماژە بۆ دەم سی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتێک کە ئەمری پێکردی ئێستا کات و ساتی ئەوەیە ئیتر هاوڵانت کۆچیان کردوت تۆ ئاخر کەسی و کۆچ بکەی کە ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵی داماوە لەو سەروبەندەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامانەتی مشریکەکانی لایە بەرنامەیەکی بۆ دانیە و علی کوڕی ئەبی طالب ڕەزای خوای لەسەر بێ لە جێگای خۆی دائەنێ بۆی ئامانەتەکان بەرێتەوە جێگای خۆی ئەنجاکە لە نیمەڕۆیەکی زۆر گەرمدا لە نیمەڕۆیەکی زۆر گەرمدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆیەکا بە ماڵی ئەبوبەکری سیدیقدا و کاتێک کە ئەڵێن ئەوە پێغەمبەری خۆی هات صلی الله عليه وسلم یەکسەر ئەبوبەکری سیدیق ئەڵێ واللهی هاتووە بۆ شتێک ئەگەنا پێغەمبەری خوا لەم کاتەیە قەت نایە بۆ هێسەی کە ئەبوبەکری سیدیقیش ینی درکی بەوە کردووە پێویستە ئیتر لەم بەدا خۆی ئامادە بکات وە هەواڵان هەمووی پۆل ڕۆشتن و کەس نەماوەتەوە دوو هشتری زۆر چاک دەکڕێت و ماوەیەک دای ئەنێ و دای ئەبەستەیە تاوەکو ئەو ڕێگا دوورەی پێ ئامادە بکەن ئەنجاکە لە یەکێ لە پلانەکانی کە ناچن مسلمانان بگەن وێکی لە مسلمانان بگرێت بۆ ڕێنمونی ئەو ڕێگایە هیچی لە جوولەکەکان نەگرێت بۆی ڕێنمونی بکات لەو ڕێگایەوە بەر ئەوە یەکسەریش ناچێت بەرەو مەدینە بەرکو ڕێگا ئەگۆڕێت چەند کیلۆمەتر ڕێگا ئەگۆڕێەوە ئەچێ بەرەو ئەشکەوت و لەوێ ئەمێننەوە و ئەنجاکە دوایی کچی پێغەمبەری خوا کچی ئەبوبەکری سیدیق خواردنیان بۆیێنێ هەواڵیان بۆیێنێ شوانەکە بە دوای دادێت و شوێن پێەکانی بزرەکە ئەنی بەرنمێکی زۆر تۆکمە زۆر داڕێژراو ئەنجا لێشە سیرکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو چۆن خوای گەورە لە چەند ساتێکی کەمی شەوە براقێکی بۆ ئەندرێ لە بەیت الحەرام و بەرەو بەیت المەقدیس خوای گەورە ئەیتوانی براقێکی بۆ بنێرێ و بیگوازێتەوە بۆ مەدینە بەڵام بۆ ئەوی ئێمە تا قیامەت فێر بین ئەم ئیسلامە قوربانی دانی وێ ئەم ئیسلامە تێکۆشانی وێ ئەم ئیسلامە هەوڵدانی ئەوێ ئەبێ ماندووبی ئەبێ برسیبی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێ هیلاکبی ئەبێتە بۆ تۆزی ئەو بیابانە بچێ بەسەرتا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێ ماندوو ببێ بە 10 ڕۆژ 12 ڕۆژ ئەو ڕێگایی بڕێ بۆ بیابانەیە ئەبێ چەند جار تونیەتی تەواو ینی بێتاقەتی کردبێتن برسێتی چەند جار هێرشی بۆ هێنابێتن و جستیانی لاواز کرد بێ لەو ڕێگایەدا ینی ئەکرێ خوای گەورە وەکو بەنی ئیسرائیل مائیدەیەک لە ئاسمانەوە داگرێ بۆیان و تێر ئاو خواردن بەڵام ئەبێ ئێمە فێر بین ئەبێ ئەمە فێر بین شتەکانمان لە ژیانە ئەبێ قوربانی بۆ ئیسلامە بدەین و بە بەرنامە بێ و بە بەرنامەیەکی ڕێک و پێک و تۆکمە بۆی بتوانین بگەینە ئامانج سڵاوی خی گەورەت لێبێ و دەپرسم سەری ساڵی کۆچی هیجرەت چی فێرکردین؟ سڵاوی خوا لە جەنابتان و لە بینێری بەڕێستان و لە هەموو بینێرانی کەناڵی پەیامی خۆشەویست سەرتا بە خێراتنی جەنابتان دەکەم ئەگەر سەیەکن کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سێ دەرسی زۆر گرنگ و گەورەیەتیە یەکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ویستی هەر ئیشێ بکە یەکەم جار پلانی بۆ داناوە ئەمە یەک دوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ویستی لە مەکەوە کۆچ بکات بۆ مەدینە چی ڕێخست شوێن ڕێگە و پێگەی خۆی دروستکە کە لەکوێ بەحەوێتەوە لەکوێ مەئەوا بگرێ سێەم ئێمە دەرسێک بۆ ئێمەی گەلی موسڵمان و گەلی کوردی موسڵمان بە تایبەت بە حەقەت ئەگەر سەیری کۆچی پێغەمبەری خوا بکەن عەلەیهی سەڵات وسەلام یەکەم دەرس لێ وەرگین بریتە لەوەی ئێمە دەبێت کۆچ بە نەفسی خۆمان بکەین لە خراپەکاری بۆ چاکەکاری لە گاندەڵی بۆ چاکسازی لە دوودڵی لە بۆ ڕازگۆیی لە ڕێزمێ بۆ لە ناڕازگۆیی بۆ ڕازگۆیی گرنگترین پند لە پندی ئەوەی کە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کۆچی پێغەمبەری خوا وەردەگیر عەلەیهی سەڵات وسەلام لەم سێ دەرسەیە بەخێراتتان دەکەم هەر لەسەر بابەتەکەی بابەتی پلاندانان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە جوانی پلانێکی تۆکمەی دانا کە کوێ لە جێگای خۆی بەجێ دێڵێ و چۆن ڕێگاکەی دەگۆڕێ و چی هاوسەفەری دەبێتن کەواتە ئینسان بە تایبەتی موسڵمان ئەگە بێ ئامانجێکی گەورە و گرنگ بەدەست بێنێ دەبێ ئاوا یەکەیەکە خشتە و بەرنامەکانی خۆی دیاری بکاتن چۆن ئەنجامی دەدا کاتێک ئەنجامی دەدا لەگەڵ چێ ئەنجامی دەداتن
زۆر زۆنە دیار ئەمەش دیار هەم چەند پلانێکی تری دەوێت ئەو پلانە دەبێتە چەند بەشێکی تر یەک لەم بەشانە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بەر لەوەی کۆچ بکە هاوڵێکی بۆ خۆی دانا ئەویش بریتی بوو لە ئەبوبەکری سیدیق ڕەضا و ڕەحمەتی خوا لێبێ اینجا ڕێنیشاندەرێکی بۆ خۆی دانا ئەمە دوو سێەم ڕەحیلێکی بۆ خۆی داناواتە ئەو عاداتی سەفەرەی بۆ خۆی مەزبوط کرد چاک و ڕێک پێ کرد کە سەفەری پێ بکات لەم شوێنەی کە لێی دەڕۆ بۆ ئەم شوێنەی کە دەچێت اینجا بیری لە شتێکی زۆر گرنگ کردەوە مامۆستان یعنی بە خوا خێزبوون سێ شتێکی بەبیر هێنامە ئەویش بریتی بوو لەسێ لە ئەمانەت پارێزی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەویش بریتی بوو لەوەی کە ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوا لێبێ لە شوێنی خۆی خەواندی و بەیانی هەرچی ئەمانەتی سەرانی کوفر هەبوو یان سەرانی قوڕەیشە بوو کە لای پێغەمبەری خوایان دانا بوو عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمینی ئەو ئومەتە بوو ئەمینی ئەمانیش بوو ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ هەمووی گیاندەوە بەدەستی خاوەنەکانیان واتە لێرەدا فێر دەبین ئێمە چەند دەرسێک لەم بابەتە وەربگرین کە گرنگتریان لە چی بوو گرنگتریان ئەوە بوو کە چۆن ئەمانەت پارێزی بین لەسەر ماڵی خەڵکی هەرچەندە کەسی بەرامبەر دوژمنیشت بێت بە کورتی دەمێ ئاماژە بۆ بکەم ئەوان دەیانزانی وەجاتی پێغەمبەری خۆشیان دەکە سەلام بەڵام لە هەمان کاتدا دەیانزانی کەسێکی ئەمانەت پارێزە و دەیانزانی ڕازگۆشە ئینجا لەگەڵ ئەوەدا دژایەتیان دەکرد طبعا ئەگەر بینە سەر حقیقەت سەرانی کوفر کێشیان لەگەڵ پێغەمبەری خوانە بوو وەک هۆس وەک نەتەوە وەک گەل بەڵام ئەوان کێشیان لە چی بوو لە بیر و باوەڕ بوو لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمان دەیانوت ئێمە خوا دەزانی خوای خوای لە ئاسمانە بەڵام ئێمە ئەو بتانە بۆیە دەپەرستین بۆی بێتە خەتی وەسڵ لە بینی ئێمە و خوای گەورە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەوە ڕازی نەبوو هەتا یەک لە سەرکردا ناودارەکانی کوفر کە ئەبوو جەهل ناوی عومەرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی دەڵێ ئەبوو جەهل بەس بڵێ لا إله إلا الله دەڵێ یا محەممەد لا إله بەس وازم لێ بێنە دەفەرمێ نەخێر نابێ بڵێ لا إله إلا الله بەتەنها بەڵکو دەبێ بڵێ محەممەد ڕەسوول الله واتە ئەوان قەناعەتیان بە ڕازگۆیی پێغەمبەری خوا هەبوو و قەناعەتیان بە دەستپاکی پێغەمبەری خوا هەبوو و قەناعەتیان بە داوێن پاکی پێغەمبەری خواشەوە عەلەیهی سەڵات وسەلام و قەناعەتیان بە دادوەری پێغەمبەری خواشەوە عەلەیهی سەڵات وسەلام بەڵام شتێک لە ناخیاندا بوو لە دڵیاندا بوو ئەمیش بریتی بوو لەسی لە حوبی دنیا و ڕق لێبوونەوە لە حەق ئەمڕۆ باسی سەری ساڵی کۆچی دەکەین ئەو کۆچەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ پند و ئامۆژگاریەکی تێدا بوو توانەیەکی تێدایە بەناوی خۆی بەخشندە میهرەبان سەرەتا ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر لە سەرەتای لەدایکبوونیەوە هەتاوەکو وەفاتیشی پند و ئامۆژگاریە بۆ ئێمە موسڵمان بەڵام بە دیاریکراوی کۆچ ڕێڕەوی مێژووی گۆڕی کۆچ ئەوە بوو کە لە دوای کۆچکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە کاتێک خۆی و هاوڵەکەی لە ئەشکەوتەکەدا بوون ئەوەی بە هاوڵەکەی فەرموو لا تحزن إن الله معنا پێی فەرموو لا تحزن نەیوت لا تەخاف واتە نەترسا بەڵام خەفەتبار بوو ئیمامی ئەبوو بەکر خەفەتبار بوو لەبەرەوەی کە ئەیوت ئەم دینە ڕەنگە بە گوێرەی پێویست نەگا بە ئەگەر ئێمە شتێکمان لێ بەسەر بێ یاخود پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێکی لێ بەسەر بێ نەتوانین ئەم پەیامە جوانە بگەینین بۆیە ترسی نەگەیاندنی پەیامەکەی هەبوو نەوەک ترس لە گیانی خۆی بۆیە پێی فەرموو لا تحزن إن الله معنا کۆچ ئەومان فێرەکە کاتێک ئێمە لە جێگایەک لە شارێک لە وڵاتێک کە ستەممان لێ کرێ کە ئەزانین ئازادیەک نییە بۆ ئێمەی دیندار و ڕیژدار و لەچک بەسەر ئەتوانین لە وڵاتە کۆچ بکەین بڕۆینە شوێنێک کە بتوانین بە ئازادی بژین بدانین بە ئازادی ئەو بیر و باوەڕێک کە هەمانە بتوانین بە ئازادی و کەسێک نەبێت ستەممان لەسەر بکە ئێستا ئازادی هەیە لە هەموو جیانە ئازادی هەیە بۆ هەموو کەسێک تەنها بۆ موسڵمان سنوردار کراوە بۆچی ئەوەش یعنی ئەوەش بۆچی ناوێت چکە بە بەرنامە ئیش لەسەرەوە کرێکە هەر چۆنێک بێت زەربە لە موسڵمان بدرێت لە ئیماندار برێت تەماشای ئێستای غەزەب کە هەچی وڵاتانی سەرزەوی هەیە یعنی هەموویانێکیان گرۆ دژی ئەوان تەماشاکە ئەگەر ئەمانە موسڵمان نەبن هیچ کەسێک بۆ شێوازە نییە موسڵمانیەتیش پێ دوانیە ببوورە قوربانی دانی دەوێ ینی هەم سەرۆت و سامانت هەم ماڵ و منداڵت هەم خۆت بە فیدای ئەو دینە بکەیت خۆی ئێمەش خاوەنی ئەو مەبدەئین بۆیە ینی ئەوە هەستاکەین ئەو قوربانی زەرور لەسەر ئێمە ئەگەر ئێمە مەبدەئەکەمانەوە فێرمانەکە شایەتمان بینی پێویستی بە قوربانیدانە قوربانیدان بە ڕۆڵەکەت بە خوێنی خۆت بە ماڵی خۆت بە سەرۆت و سامانت بە لاشەی خۆت ئێمەش ئەو مەبدەئی وامان لێکا کە سەبر بگینە سەر ئەو قوربانی کە ئێستا هەیە السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. باسی سەری ساڵی کۆچی دەکەم ئەو کۆچەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکە و لە بۆ مەدینە پند و ئامۆژگاریەکی تێدا بوو توانەیەکی تێدا بوو بسم الله بەناوی خوا ئێمە وەکو موسڵمانان
چۆن هەموو قەوم و هەموو گەلێک و هۆزێک ساڵێکی تازە هەیە ئێمە ژۆکو مسلمانان ساڵی تازەمان هەیە ساڵی کۆچکردنمان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شارێکەوە بۆ شارێکی تر کۆچ دەکات و ئەمەش دەبێتە دەستپێکی ژیانی مسلمانان و گۆڕانکاریەکانی مسلمانان. ئێمە کۆچکردن فێری چەند شتێکمانەکات فێری ئەومانەکات کە چۆن بتوانین داوا بڵاو بکەینەوە لە شارێکەوە بۆ شارێکی تر لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر و ئاشتەبایی و برایەتی بخاتە ناو گەلەکانەوە لە ناو قەومەکانەوە. ئەمە من وەکو خۆم وا هەستەکەم کۆچکردن دەستپێشخەریەک بووە بۆەوەی کە ژیان گۆڕانکاری بەسەردا بێت. زۆر باشە کەواتە ئەگە ئێمە بمانوێ ئامانجێکی خۆمان بەدەست بێنین دەتوانین شوێنمان بگۆڕین دەتوانین شارمان بگۆڕین دەبێ بەرنامە و پلانێک باشی بۆ دابین بکەین. بەڵێ گومانیتیانە شرط نییە تۆ لەم پێگەی کە لێرە هەیت ژیان پێویستی بە گۆڕانکاریە یەکێکی لە هۆکارەکانی گۆڕانکاری کۆچکردنە. ئەگەر سەیری تەمەنی مناڵێکی کۆچەکەی بۆ گەنجی لە گەنجی بۆ پیری ئەمانە تەمەنێکن لە کۆچکردن. ئەگەر هات و خوێنکار بووی لە تەمەنێکەوە کۆچ دەکەی بۆ ژیانێکی تری خوێندنت وەکو ئەوەی کە دەبیتە دکتۆر دەبیتە مامۆستا دەبێتە ئەو کۆچەکەی لە ژیانێکە بۆ ژیانێکی ترت. هەنی کۆچکردن زۆر زەرورە یەکێک لە خاڵەکانی ئیسلام کۆچکردنە. باسی سەری ساڵی کۆچی دەکەم ئەو کۆچەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککە لە بۆ مەدینە توانەی تێدایە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. والله خودی کۆچ طبعا لە مێژووی مرۆڤایەتیە بەعام دینە ئاسمانیەکان کاتونەتە خوارەوە هەر هەمویان لە سەردەمی خۆیانە گۆڕانکاریان بەسەر مێژووە هێناوە. بەڵام لە دینی ئیسلامە کۆچ خودی کۆچ خۆی گۆڕانکاریەکەیە خودی گۆچ خۆی گۆڕانکاریەکەیە. بۆچی؟ چونکە لە کۆچە مسلمانان لە لاوازیەوە گەشنە دەسەڵات مسلمانان لە ژێردەستەیەوە بوونە باڵادەست لەبەر ئەوە عەفوەن کۆچ گۆڕانکاری بوو ببوورە دەبین لە کۆچ داوانەیەک هێ زۆر گرینگە ئەویش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم برایەتی خستە نێوان دوو هۆزەوە. پێدوانی ئێمەش دەتوانین لە ژیانی خۆماندا تەبایی بێخینە نێوان مرۆڤەکانەوە. بەڵێ خۆی گەورە دەربارەی ئەوە فەرمێ لەو ئەنفەقتە ما فی الأرض جەماعا ما ئەلەفتە بەینە قولوبهم. فەرمێ ئەگەر هەرچی لەسەر زەویە بتبەخشێ بوو ئەوەی ئەو تەبایە دروستکەی دروست ناکرد ئەوە چی ئەوە هێزی ئیمان دروستەکە لەبەر ئەوە برایەتی ئیمانی بەهێزترین پەیوەندیە لە بین مرۆڤەکانە کە دروست بکرێ. خاڵێکی گرنگە بۆ ئەوەی ئێمە پەندی لێوەرگرین بۆچی بۆ ئەوەی ئێمە کۆمەڵگای پەرتەوازەی ئیسلامی یەک بخەینەوە بە هەموو ئاڕەستە جیاوازەکانەوە. سەری ساڵی کۆچی یان با بڵێم کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککە لە بۆ مەدینە توانەی تێدایە؟ بەڵێ طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەو کاتی کە کۆچی کرد لە مەککە و بۆ مەدینە مامۆستایان بەداخەوە زۆر باسی ئەو کاتە ئەکەن. ڕاستە حەدەسی گەورە بوو بەڵام ئەوەی گەورەی کە لە ژیانی ئێمە ئێستا پێی فەرموودا ئەفەرمێ هیجرەت ئەوەیە کە ئینسان لە شتە قەدەغەکراوەکان لە شتە حرامەکان هیجرەت کە بۆ ئەو شتانەی کەوا مەسەڵەن خوای پەروەردگار ئەمری کردووە بە ئەنجامدانیان کە ئەمە ئەمڕۆ زەرورە بۆ ئێمە و هیجرەت بۆ خۆی حەدەسێکی گەورە بوو گۆڕانکارێکی گەورە بوو زۆر پندوانی تێدایە. کەواتێک لە خاڵەکان ئەوەی ئێستا ئێمە لە خراپۆ بەرەو باش لە باشە و بەرەو باشتر بەتاکید ئێمە پێویستمان بەوەیە هەرێکە لە ئێمە وەلای خۆمانەوە هیجرەت بکەین لە هەموو ئەو خۆ خراپانی کە هەمانە ئەو خۆ ناپەسەندانی کە هەمانە ئەو ستایلی ژیانی کە هەمانە و کە یەک بەرهەمێکی وامان تێدا نیە کۆچ بکەین بەرەو چاکە کۆچ بکەین بەرەو دەستکەوت بە دیهێنانی ئامانجەکانمان. ببوورە دەبینین ئەوانەی کە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماڵ و سەرۆت و سامانی خۆیان هەموو بەخشی. چەندە گرینگە ئێستا ئێمە تەماحی دنیا وامان لێ نەکا کە ڕزیل بین. چەند پێویستە ماڵی خۆمان سەرۆتی سامانی خۆمان لە ڕێگای ئەم دینە ببەخشین. بەتاکید ئەو گیانی هاریکاری و هاوکاری و برایەتیە لە هەموو کات و سەردەمێکە هەیە لە بین مسلماناندا بەتابەتی ئەم سەردەمە لەوەشێ لە شوێنەکان لە جێگەیەک مسلمانان یان هەر شوێن لە شاری خۆت دراوسێکی خۆت خزمەکەی خۆت هەر کاتێک پێویستی بە ماڵی تۆ بوو هاوشێوەی سەحابە و پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئێمەش هاوکار و دەستباریان بین لە هەموو ڕێکەوە.
سلام علیکم عليك السلام ورحمة الله. لەسەری ساڵی کۆچیدا چ پەیامێکت هەیە یان دەتوانم بپرسم لە کۆچدا تۆ چی فێر بووی ئەو وانانە چی بوون کە بوونە پند لە بۆ ئێمەی مسلمان طبعا یادی کۆچێکێکە لە یادە گرنگەکان لە ئاینی پیرۆزی ئیسلام و بە تایبەتی گرنگێکی تایبەتریشیە لە لای مسلمانان و تاکی مسلمانە بێ بە گرنگیەوانێ لە شعارە دینیەکان و یەکێکیش لەوانە یادی کۆچ بڕوانێت طبعا لە کۆچایەکێک لە بابەتارە گرنگەکان کە لە ڕۆژگاری ئێستای ڕەنگە کاڵبوونەوەیکی زۆر هەبێت لە ناو تاکی کوردیا ئەویش کەمبوونەوەی ئیتیمای نیشتیمانی بۆ خاکەکەت بۆ زەویەکەت کە لە یادی کۆچا پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ ئەومان فێر ئەکات کە ڕەنگە بتوانیت بۆ بەرەنگاربوونەوەی ستەم یان تووتنوتیژی یان هەر ناحەقی و نەعەدالەتیە کە لە ڕۆژگارە ئەکرێت بتوانی خاکەت جێ بێڵێ بەڵام ئەمە مانای ئەوە نییە تۆ هیچ ئیتیمایەکە بۆ خاکەکەت نەبێت و هەروەها با بڵێن ئەو هەستا لەناو تاکە بە شێوەیەکی بەرچاو کە ئێستا ڕووی لەکەم بوون کردووە بەبوونی ئەو نەعەدالەتی وە گرژی سیاسی و با بڵێن هەر بابەتێکی تری کۆمەڵایەتی کە هەیە گەنجانێکی زۆر لە دەروی وڵاتەکەم بەڵام مانەوە لە خاکەکە دووە بەرگریکردون و هەروەها با بڵێن مقاومەی گەنج بەرامبەر ئەو گۆڕانکاریانە کە ناو کۆمەلگایە زۆر گرنگترە لەو کۆچکردنی کە لە ئێستاە بەڵام لە کاتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە لە مەکە کۆچی کرد بۆ مەدینە کاتێک کۆچ بکە باشە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە مەکەوە کۆچی کرد بۆ مەدینە سیرمان کرد 13 ساڵ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بەرگریەکی زۆری کرد دژی ئەو ستەمەی کە قوڕیشەکان بەرامبەر مسلمانانیان کرد و هەروەها دواتریش کە لە مەدینە با بڵێن دەوڵەتێکی دامەزران ئەوەی لە بیر نەکرد کە با بڵێن بێکجاری مەکە بسڕدرێتەوە یاخود با بڵێن هاوکاری نەکا بۆ خەڵکی مەدینە پاش ئەوەی کە توانی خۆی دابمەزرێنێت لە مەدینە پاشان دووبارە گەڕایە بۆ مەکە فەتحی مەکەی کرد ئەمەش مانای ئەوەیە جێهێشتنی خاکەکەت بە یەکجاری وای کردووە کە تاکی ئێستا تەواو ئیتیمای نیشتیمانی بۆ خاکەکەی نەمێنێتەوە یەکێکە لەوانە گرنگەکانی کۆچ یەکێکی تر لەوانە گرنگەکان دروستکردنی برایەتی نێوان مسلمانان کۆمەڵێک خەڵکە لە مەکەوانێ ڕەنگە بە باردۆخێکی زۆر قورس کە کۆچیان کرد بۆ مەدینە سێرەکەی خەڵکی مەدینە تیای بوو هاوڵتیای بوو کە ئەیتوانی ژنەکەی خۆی ئامادە بوو دەستبەرداری بێ لەبەر برایەکی مسلمانی تری کەمێکێکە لە با بڵێن تۆپی ئەو برایەتی و ئەو هەستە مرۆڤانی کە لە ناو دینی ئیسلامە گرنگێکی زۆر گەورە بەلایەنی مرۆڤایەتی و مافی مرۆڤ ئەوە دراوە سەری ساڵی کۆچی دەکەم چوانەیەکی تێدا بوو سەری ساڵی کۆچی وانەیەکی کۆمەڵەوانەیەکی زۆری تێدا بوو یەش لەوانە کەوامان لێ دەکا کە هەموو هەنگاوەکانمان پلانی بۆ دانین کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پەیوەندی لەگەڵ ئاسمانە هەبووە بەڵام کاتێک کە ئەوێ کۆچ بکا بۆ مەدینە یەشێ لەوانە ئەبوبەکری سیدیق هەڵەبژێرێ ڕێگاکە بۆ خۆی خۆشەکە کەسێکیش ئەکاتە هاوڵی کە نیشاندەری بێ سەری ساڵی کۆچی کۆمەڵێک وانە و پەندی تێدایە بابزام لە ڕوانگەی تۆ ئەو وانانە چی بوون و ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەروە لە شارێک و بۆ شارێک بە ئاسانی کۆچی کردیان فەرمانی خوای گەورەی جێبەجێ کرد و بە پلان و بەرنامەوە کۆچی کرد سەرتا بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە کۆچ کە کاتێکرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە فەرمانی خوای گەورە کۆچی کرد و کۆچ بناغەی داهێنانی شارستانیەتێک و دەوڵەتێک بوو بۆ ئیسلام بۆیە ئەو دەوڵەتەی کەوا پێغەمبەری خوا پێویستی کرد کە دای بمەزرێنێ بناغەکەی کۆچ بوو ئەگەر کۆچ نەبووایە بناغەی دەوڵەتی ئیسلامی بناغەی ئەم دینە کە ئێستا گەشتومەتە ئێمە کە بناغەکەی ئیسلامە کە لە سەرەتای کۆچەوە دەستی پێ کرد کە بە فەرمانی خوا بوو سەرەتا بۆ حەبەشە دوای بۆ مەدینە دوای بۆ شوێنەکانی کە دەبینین لە کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوڵان سەرۆت و سامانی خۆیان گیانی خۆیان ئامادە کرد بوو بە فیدای ئەم دینە بکەن چەندێک پێویستە لەم ڕۆژگارەی ئێستادا ئێمە گیانی خۆمان سەرۆتی خۆمان ماڵی خۆمان بخەینە خزمەتی ئەم دینە دیارە ئێمە کۆچ ڕاستە لە سەرەتایە بە هەنگاوی قورس دەستی پێ کردە بەڵام ئێستا ئەگەر بێتە سەر ئێستا هەنگاوەکان ئاسانتر بووتەوە ئێمە ئەتوانین هەر لە ڕێگەی زیندووکردنەکانی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە ڕێگەی دەرس و دەورەکانمانەوە هەر لە ڕێگەی ئەو ماڵی کە هەمانە ئێستا کۆمەڵێک مجاهیدی تێکۆشەری
گیان لەسەردەست لە غەزا لە فەڵەستین لە شوێنەکانی کە جیهادەکە لە پێناوی خوا لەگە پێناوگاردنی پاراستنی پەیامەکەی خوای گەورە سڵاوات کە ئێمە ئەبێ هاوکاریان بین بۆیە یەکێک لە هاوکاریەکان ئەوەیە کە ئێمە بتوانین بە مادی ئەگەر نەماتوانی بە ڕۆح دیارە هەر ئەوەنە بەس نییە کە ئێمە بڵین کاکە ئێمە شەنکەوتی پێغەمبەرین ئەبێ بەکردەوەش جێبەجێ بکەین و بیسەپێنین کە ئێمە کە شەنکەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادەین گیانی خۆمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ڕێبازەکەی بۆ دینەکەی پێشکەشکین چەندت خۆشە ڕۆ زۆر دڵم خۆشە زۆر دڵم خۆشە زۆر هاتی گوێ لەو قاریانە بگری بەڵێ هاتوم گوێ لەو قاڕیانە کڕیم و بەوە دڵخۆشم و بەوە ئارامێدا بە دڵم ئارامی دەدا بە زۆر لەگەڵ شێ هاتی وەڵایی لەگەڵ جیرانەکانم هاتووم اللهم صل على سيدي ڕۆژانە گوێ لە قورئان دەگری ئینشاءالله بەڵێ جاری وایە بە دەستمەوەی خەوم لێکەوێ بە مۆبایلەکە بە تا بەیانی بە گوێمەوە خەوم لێکەوتووە ڕۆژانە چەند گوێ لێ دەگری زۆر زیاتر گوێ لە قورئانە گرم چەندێ دەستم بەتاڵ بێ جاری وایە لەگەڵ ئیشەکەشە ئیفۆنەکە بە گوێمەوە مۆبایلەکەم لەسەر قورئانە یعنی لەگەڵ ئیشەکەش گوێ لە قورئان دەگری خوا بە زیاد بێ الحەمدولله لە ڕووی دەرونیەوە کاتێک ئاوا گوێ لە قورئان دەگری زۆر ئاسوودەم زۆر ئارامی مەداتێ زۆر ئەم جۆرە فیستیڤالانە دەبێتە هاندانێک بۆ گەنجان کە دەست بە قورئانەوە بگرن زۆر وەڵڵا لەمە خۆشتر و لەمە باشتر نییە لە دنیاە لەم قورئانە لەم قورئانە سەلامەت هیچ کاتێک لەگەڵ قورئان خوێندنا گریاوی زۆر ئەگریم لەگەڵ قورئان خوێندنە وەڵای تر دڵم نازانم گریانم یێت ئەوانە ئەرە وەڵڵا لەگەڵ حەدیث لەگەڵ قورئان ئەوە چەند دڵخۆشن کە گوێ لە قورئان دەگرن وەڵی بەحسی ناکرێ ئەو نە دڵخۆشی زۆر لەخوا بە زیاد ئارێ وەڵڵا ئیش و کارەکەتە دەتوانی گوێ لە قورئانیش بگری وایە تۆ گوێ لێ دەگری بەڵێ لە حەدیث و لە قورئان لە تەلەڤیزۆنەکەی جاکەمە سەر خەتەکە بەس حەدیث و قورئان لەخوا بە زیاد بێ چەند گرینگە جا ئاوا لە ژیانمان قورئان ڕەنگ بداتەوە وەڵڵاهی زۆر گرینگە زۆر هەر بەحسی ناکرێ زۆرێکی لەخوا بە زیاد بێ ئەم هینانە زوو بکەن بۆ ئەوەی گەنجان هاندرێ گشتی سەیری ئەم خەڵکە بکە و ببێتە محاجەبە و ڕێی دین بگرنە بەر زۆر ئارە وەڵڵا ئێستا من زیاد لەم ژنەوە فێردین و دیانەت بوو ئەمە جیرانمە فێرمی کردووە هەتا ئەتوانم گوێ لە قورئان بگرم نوێژ بکەم بە ڕۆژوو بم هەتا مردن من مەمنون ئەم جیرانە گەلێ هانمەدا گەلێ پێنج شەم و دووشەم بەم هاوینە بە ڕۆژوو زۆر متەدەینە ئەم جیرانەت فێری قورئان خوێندنی کردی وەڵڵاهی خوێنەواریم نییە مەبەستم ینی گوێ بگرە فێری کردوم کە دوای نوێژەکان چەند سونەت بکەم چەند لەخوا بپاڕێمەوە چەند ڕوو لەخوا بم گشتی ئەم ژنە زۆر هانمی داوە زۆر جیرانمە من گشتی لەم ژنەوە زیاد نوێژمە کرد بە ڕۆژۆ بووم ئەم ڕەمەزان بۆ ڕەمەزان سونەتەکانمە کرد فەرزەکانمە کرد بەس ئەمە زۆر هانمی دا زۆر ئیتر وام لێ هاتە ئیستا دایمە خەریک نوێژ و گوێ لە قورئان و گوێ لە حەدیث و زۆر چی پێدەگوتی ئەوە وەڵڵا ئەیود ئێمە هەرەمرین ئەچینە ناو قەبرەوە ئەبێ گوێ لە قورئان بگرین گوێ لە حەدیث بگرین ڕۆژانە بە ڕۆژوو بین پێنج شەم و دووشەم لە مانگێکا سێ ڕۆژە سپیەکان بە ڕۆژوو بین دوای نوێژی ئیشا هەتا بۆ تەکرێ شەو نوێژ بکە شەو هەرسە شەو نوێژ بکە دوای نوێژ ئیشا نوێژ ویتر و سونەتەکان بکە گشتی پێمەڵێ تۆ تا پرسیارم ئەوەیە چەندێک دوعای لۆ دەکەی وەڵڵاهی چەندێ نوێشکەم دوعا بۆ خۆی و دایک و باوکێک زۆر چونکم ئەم هانمەدا نوێژمە کرد فەرزەکانمە کرد بە ڕۆژۆ بووم ئەم ڕەمەزان بۆ ڕەمەزان بەس ئیستا ئەم زیاد هەوڵم بۆ ئەدا و ئەرێ ئاوا بکە و ئاوا بکە ساڵی کۆچی چەند وانە و پەندێکی تێدایە ئەو وانانە چین
یاخوا بەخێر بێن سەرچاو وڵا کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوانترین وەصف بووی کەلامی خوای پەروەردگارە کە لە قورئانە بە ئاەتێک باسی کۆچەکەی کردووە فەرمیێتی إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. خوای پەروەردگار بەم ئاەتە کۆمەڵێ وێزگەی باس کردووە کە بەوە دەستی پێ کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانمان پێت کرد ئەو شارە بەجێ بێڵە و هیجرەت بکە و کۆچ بکە. یەکسەر فەرمانەکەی خوای پەروەردگاری جێبەجێ کردووە پاشان کە هیجرەتەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەرەمەکی هیجرەت ناکە لەویانە ئامادەسازی کردووە پێشەوەی بڕوا خەڵکی ناردووەتە مەدینە. خەڵکی مەدینە مصعبی کوڕی عومەیرە فەرمێ هیچ ماڵێک نەبووە پەیامی پێغەمبەری خوان پێ نەگەیان بێ صلی الله عليه وسلم. کاتێک کە هیجرەتەکە وەچێتە مەدینە ئامادەکاری گەورە کراوە. خاڵێکی تر وانەیەکی تر کە حەزەکەم باسی بکەم ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەملەکەتی خۆی زۆر خۆشویستووە. إذ أخرجه الذين كفروا خوای پەروەردگار فەرمێ کاتێک کە محەممەد صلی الله عليه وسلم دەرکرا یعنی پێغەمبەری خوا بەویستی خۆی نەڕۆشتووە حتا ئەو کاتێک کە ئەڕوا ئەچێتە سەر یەکێک لە کێوەکانی قراغی مەدینە مەکە ئەفەرمێ واللهی ئەی مەکە زۆر خۆشەویستی لە دڵما ئەگەر قەومەکەم دەرمیان نەکردایە هەرگیز بەجێم نەهێشتی. شاری خۆی زۆر خۆشویستووە نیشتیمانی خۆی زۆر خۆشویستووە ئەمە دەرس و عیبەری زۆری تێیە بەڵام بم ماوە کورتە زۆر باشە کەواتە یەک لە خاڵەکان ئەوەی فەرمانی خوای گەورەی جێبەجێ کردووە. چەندە گرنگە ئێمە ڕۆژانە زیاتر و زۆرتر فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەین لە ژیانمان ڕەنگ بداتەوە. بەڵێ وڵای جا جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار ئەرکێکی سەرشانمانە واجبی سەرشانمانە پێویستە جێبەجێ بکەین لەگەڵ جێبەجێکردنیە لەگەڵ جێبەجێکردنیە تاکە سوودمەند هەر خۆمانین لی خۆمانین سوودمەند دەبین لە فەرمانەکانی خوای پەروەردگار کە جێبەجێ کرد لەبەرەوە خاڵقمانە دروستکەرمانە ڕێگەی پێمان پیشانداوە کە چۆن و چی بکەین کاتێک ئێمە بە شوێنی فەرمانەکانی ئەوە ئەچین ڕەزامەندی ئەو بەدەستهێنین. اینجا سەروی ئەوەش وەکو چۆن مەلائیکەتەکان کە هەموو فەرمانێکی خوای پەروەردگار جێبەجێ ئەکەن دوای ئەوە ئەفەرمون ما عبدناك حق عبدك عبادتك حق عبادتك ئێمە عیبادەی تۆمان نەکردووە کە شایستە بە تۆ بێ کە حەق بێ بە تۆ بۆیە ئەوەی کە ئێمە ئەیکین هیچ نییە لە چاوەی مەلائیکەت وەجار وایە لێشی خۆمانش لێ ئەگۆڕێ و خۆمانش بە گەورە بینین تایە. یەک لە خاڵەکانی دیکە ئەوە بوو ئەوانەی کە هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماڵ و سەرۆت و سامانی خۆیان بەخشی چەند گرینگە بە تایبەتی لەم ڕۆژگارەی ئێستادا ئێمە بە سەرۆت و سامانی خۆمان هاوکاری براکانی خۆمان بکەین یارمەتیان بدەین دەستباریان بگرین. تێگەیشتنی ڕاستەقینە لە دین تێگەیشتنی ڕاستەقینە لە ئیسلام وەمان لێەکە چ ببەخشین ئیترە و بەخشینە ئەگەر ماڵ بێ و سەروەت بێ یان ئەو بەخشینە بگاتەوەی کە گیانی خۆمانش فیدا بکەین ئەوان کە لە خزمەتی پێغەمبەری خوایە بوون صلی الله عليه وسلم بە تەواوەتی لە مانای ئینەمە المؤمنون ئیخوە تێگەیشت بوون کە بۆ برایەتی هەوڵیانەدا بە معنای کەلیمە لەو ئاەتە تێگەیشت بوون کە خوای پەروەردگارە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون جێخۆی ناگرێ ئینفاق و بەخشینەکانتان هەتاوەکو ئەوی لە دڵتانە شیرینە ئەویان نەبەخشن. بۆیە تێگەیشتنی ڕاستەقینە لە دەقەکان کە سەحابە باشترین جیل و یەکەم جیل بوون لە خزمەتی پێغەمبەری خوایە بە تەواوەتی تێگەیشت بوون بۆیە ئامادە بوون گیانی خۆیان فیدا بکەن بەخت بکەن لە پێناو ئەم دینە و لە پێناوی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری کەرکووک بوو لەسەر سەری ساڵی کۆچی بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کۆچی کرد کۆمەڵێک بەرنامەی دانا هەر کۆچەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەڕەمەچی نەبوو بەڵکو بە بەرنامە و پلان بوو ئامانجی دیاریکراوی خۆی هەبوو و ئەم کۆچەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوە دێکە زوڵم مستەمێکی زۆری لێ دەکرێت دوای ئەوە دێکەوە ئەشکەنجە و ئازار دەدرێتن بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر لەو خاکەش لەدایک بوو بێ کە خاچی مەکەیە فەرمانی خوای گەورە جێبەجێ دەکات و دەچێتە مەدینە و ئەو کەسانەی کە هاوڵی پێغەمبەری خوش بوون صلی الله عليه وسلم بە ماڵ و سەرۆت و سامانی خۆیان بە گیانی خۆیان ئامادە کرد بوو خۆیان بە فیدای ئەم دینە بکەن خۆیان بە فیدای ئەم ڕێبازە بکەن چونکە پارێزگاریکردن لەم دینە قوربانی دەوێ شەونخوونی دەوێ ماندیبوونی دەوێ تێکۆشانی دەوێ جورئەتی دەوێ بۆیە ئێمە دەبێ بە نووسینەکانمان بە قسەکانمان بە هەڵوێستەکانمان بە ماڵ و سارۆت و سامانمان ئامادە بین ببەخشین لە پێناوی ئەم دینە بخەینە خزمەتی ئەم دینە تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.